ناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان پەرلەمانی عێراق متمانە بە 5 وەزیری نوێ لە کابینەی عەبادی دەدات. لە دانیشتنی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق میوانداری سەرۆکوەزیرانی عێراقی کردو لە کۆی 6 کاندید متمانەی بە 5 کاندیدی نوێ لە کابینەی عەبادیدا. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عادل نووری ئەندامی پەرلەمانی عێراق، محمود ڕەزامین ئەندامی پەرلەمانی عێراق، هەروە لە شاری هەولێریشەوە دواتر زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. پەرلەمانی عێراق متمانە بە 5 وەزیری نوێ لە کابینەکەی عەبادی دەدات. لە دانیشتەکەی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق میوانداری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقی کرد لە کۆی 6 کاندیدی متمانەی بە 5 کاندیدی نوێ لە کابینەی عەبادیدا و دواتر ئەو کاندیدانە سوێندی یاساییان خوارد بۆ دەستبەکاربوون لە پۆستەکانیان. ئەو کاندیدانی متمانەیان پێدرا لەلایەن پەرلەمانتارانی عێراقەوە بریتین لە عەبدوڕەزاق عەبدوجەلیل بۆ پۆستی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی، حەسەن جەنابی بۆ پۆستی وەزارەتی سەرچاوە ئاوێکان، جەبار لەعێبی بۆ پۆستی وەزارەتی نەوت، کازم فنجان بۆ پۆستی وەزارەتی گواستنەوە، ئان نافیع بۆ پۆستی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. هاوکات پەرلەمانتاران دەنگیان بە عەلی یوسف کاندید بۆ وەزارەتی بازرگانی نەدا و لەلایەن پەرلەمانتارانەوە بۆ ئەو پۆستە ڕەتکرایەوە. عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە وتەیەکدا لە بەردەم پەرلەمانتاران ڕایگەیاند ئەو گۆڕانکاریە وەزاریانە بەشێکە لە پرۆسەی چاکسازی. سەرۆکوەزیرانی عێراق وتیشی ئەو بە پێویستی دەزانێت پەرلەمانی عێراق بە ڕۆڵی یاسادانان و چاودێری هەڵستێت و دژی بانکردنی هیچ وەزیرێک نییە، بەڵام دژی لێپرسینەوەی سیاسیە. ئەو وەزارەتانی ئەمڕۆ پەرلەمانی عێراق متمانی پێدان لە پشتی لایەنە شیعەکان بوون و گۆڕانکاری وەزاری سوننە و لایەنە کوردەکانی نەکردەوە. متمانەدانی پەرلەمانتاریانی عێراق بە 5 وەزیری نوێ لە کابینەی عەبادی لە کاتێکدایە 2 ساڵ بەسەر پێکهێنانی کابینەی عەبادی تێپەڕیوە و 2 ساڵی ماوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم بە خێربێن، سوپاس بامەبوونتان. کاک محمود ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە بەرلۆی کە بچینە سەر کڕۆکی دانیشتنەکەی ئەمڕۆ باز لە وجمە جۆڵانەکەی کە ئێستا پەرلەمانی عێراق بەخۆی دەبینێت لە بانکێشتکردن و لە گۆڕانکاری وەزاری و کاری ئەم جمە جۆڵانە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ گەڕێتەوە خەڵک ناڕزایەکی زۆری هەیە لە دەسەڵات بەگشتی، لە دەسەڵاتی جێبەجێکردن و لە دەسەڵاتی قانوندانانیش بۆ واگەڕێتەوە کە زوومێکی زۆر تەبعاً دەسەڵاتی جێبەجێکردن بڕوای من دەستی هەیە لەوەی کە زوومێکی زۆر خراتە سەر پەرلەمان بۆ ناشرینکردنی وازەختێکی زۆریش لەسەر پەرلەمانە تا ئەو ڕادەیە کە خەڵک هاتە سەر پەرلەمان و خەڵک تێگەیشتنێکی نادروستیشی هەیە کە پێی وایە موشیلەکان پەرلەمانە لەجێچیاتیەوە بچێ بۆ لای دەسەڵاتی جێبەجێکردن ڕووی هینەکانی ڕقی کردوتە پەرلەمانی تر لە ڕابردووە ئەگەر بۆی چوبێتە سەر ناچالاک بێت لەمەولا لە ڕاستیە لە ژێر گوشاری جەماوەری و لە ژێر ئەو هەموو ناڕزایەتی خەڵک هەیە و لەسەر ئەو هەموو نادادیەی هەیە ئیتر ئەبێت لە ڕاستیە خۆی ئەکتیڤکە و بڕیاری داوە جاران لە پشتەوە پەرلەمان کە ئیشی پەرلەمانیە هەنێک لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە ئەڕۆشتن لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردنا لەسەر کاندیدی وەزارەت و ئەوانە قسەیانە کرد کە ئەوە بە هیچ جۆرە ئیشی پەرلەمانیە لە دوای ئەو گوشارانەی کەوتە سەر پەرلەمان، لە دوای ئەو تەعتیلەی پەرلەمان، لە دوای ئەوەی جەبهەی ئیسلاح دروست بوو. ئێستا ئیتر سەرۆکایەتی پەرلەمان ناچار بووە، هەنێک تەبعاً هەموو سەرۆکایەتی پەرلەمانە ناچار بوون کە ئیترواز لەو یاریە زۆر باشە، بەڵام پێشتر ئەو یاریە هەبوو کە بەشێک لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق ینی لە دەرەوەی پەرلەمان و توێژبی لەگەڵ دەسەڵاتی جێبەجێک لەگەڵ حکومەت کرد بێ بۆی دەنگ بە کێ بدرێت لە وەزیرەکان کێ ڕەت بکرێتەوە؟ بەڵێ ئەوە یەکێ لە موشکیلەکان بوو. پەرلەمان ئەو ڕقە زۆرەی کە هاتە سەر ئەوەی جەبهەی ئیسلاح کاک عادل ئێستا یەکێکە لە ئەندامانی جەبهەی ئیسلاح لە ئەسڵا ئەو ناڕزایەتیە لەوە بەشێکی زۆری لەوە دروست بوو کە بە سەرۆکی پەرلەمان ئەچوو ئەو ئیشانەی ئەکرد کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ئیشی سەرۆکی پەرلەمان و ئیشی دەسەڵاتی قانوندانان نییە. ئەوە ئیشی دەسەڵاتی جێبەجێکردنە خۆی کاندیدەکەی خۆی دیارریەکەی هێنێ بۆ پەرلەمانیا بتمانەوە گریاوەری ناگرێت. ئەوە ئیشی ئەمەیە. بەڵێ ئێستا ئەو سەرۆکاتی پەرلەمان وازیان لەو کارێناوە بەڵکو پەرلەمان بە ڕێڕەوی ئاسایی و یاسایی خۆی دەکەوێت. ئێستا زۆر کەم بۆتەوە و گوشار هەیە بۆ ئەوی هەر نەمێنێ، زۆر کەم بۆتەوە.
باشە هۆکاریەوە بوو کە لاوازی دەستی سەرۆکایەتی بوو یاخود پەیوەندی بە باڵدەستی دەسەڵاتی جێبەجێ بەسەر پەرلەمانەوە یاخۆ کارەکەیتی بوو کە لە ڕابردوو ئاوا بوو حەزی هەنێک کەسەکە ئەتوانێت حەزی لێ لە شوێنێک کە ئیشی ئەو نیە تەدەخولکە ئەوەی بڵێن هینا باشە ئەوەی ئەمڕۆ ئێمە دەیبینین پێ دوای پەرلەمانی عێراق لە ئێستاوە مەسەلە کە جۆرێک لە جمەجۆڵی تێکەوتووە لەمەودا بە ڕۆڵی چاودێری خۆی بە ڕۆڵی یاسەدانانی تەواتی خۆیان بستێت ئەو دوو ساڵی کەماویەتی ئێستا گوشارێکی زۆر لەسەر پەرلەمان هەیە لە ناو خۆی پەرلەمانە ینی بۆ زانیاریتان ئەو ڕۆژەی وەزیری بەرگری کە هاتە پەرلەمان گوشاری پەرلەمان خۆی نەبوایە وەزیر ناچار نابوو ناو بهێنێت چکە دووسێ جار هەموو پەرلەمانی تەشیری بە هەموو مەجلیسی نواب کرد ئەوەی کە ناچاری کرد ئەبێ ناو بهێنێ و ئەوەی بە دوایە هات کە ئێستا ئێوە خۆتان وەکو ڕاگەیان کار متابعەتان کردووە ئەندامانی پەرلەمان لە ناو هۆڵی پەرلەمانە ناچاریان کرد ناو بهێنێن ئیتر کەوتە ئەوەی کە ناو بهێنە ناوی سەرۆکی پەرلەمانی هێنا ناوی مەجموعە هینی هێنا پەرلەمان خۆی ئەو گوشارەی کرد کە ئەو ئەزمەیە دروست کرد و ئێستا ئیتر وەزیری بەرگری بۆ خۆی ینی پەرلەمان وای لێکری ئەسە وەزعی تێک چووە لە ڕاستیە ئەمڕۆ پرسیار ئەوە بوو کە خۆ پەرلەمانتاران بڕوایان بە وەڵامەکانی وەزیری بەرگری کردووە لە 240 شتێک یا 228 بوو 226 پەرلەمانتار لە ناو هۆڵی پەرلەماندا بوون 5-6 کەس دەستیان بەرز کردەوە کە بڕوایان بە وەڵامەکانی کردووە باقیەکەی دەنگی نایە کە بڕوای پێکردبێ کە بڕواشی پێ نەکرد قۆناغی دوای ئەوەیەت کە قۆناغی وەرگرتنەوەی متمانی باشە ئێستا بەڕێز ڕازیت لە ئەدای کرد پەرلەمانی عێراق لە ئێسادا بە بەراورد لەگەڵ جارە ئەنا گۆڕانێکی زۆر باشی بەسەر هاتووە بەس بە هێشتا وەکو شەخص من لەژێر لە تمۆحی منانیە پێویستەکە باشتر ببێەوە ئەبێ بەردەوام لە ناو خۆیە و لە دەرەوە گوشار هەبێ بۆ ئەوی پەرلەمان ئیشەکانی باشتر بکە پرۆفیشناڵانەتر ئیشکات دەخول لە ئیشی دەسەڵاتەکانی کەنەکە کە ئێمە بە پێی دەستور مەبدەئی فەسڵی سڵوتاتە لە ناو دەستورا جێبەجێ کراوە نابێت هیچ دەسەڵاتێک ڕێگەی پێبگیرێ دەست لە کاروباری دەسەڵاتێکی کە وەربدا لەبەر ئەوە ئیشی پەرلەمان نییە بڕوا مفاوەزات بکات لەسەر هێنانی کاندیدی وەزیر بۆ وەزارەتەکان نابێ ئەمە ببێت. سوپاس دەکەم دواتەکەم لای بەرز کاعادل بەڕێزی بەخێر بێ ئەگەر سەبارەت بەوەی کە پێشتر بەڕێستان و جەبهەی چاکسازی ڕخنیان لەوە دەگرت کە پەرلەمان وەکو پێویست بەرامبەر دەسەڵاتی دادوەری لێپرسینەوە نییە پێ دوای ئێستا بە پێچوانەوە پەرلەمان باڵەدەستی زیاترە یاخود ڕۆڵی چاودێری و یاسایی خۆی دەگەرە بەرامبەر دەسەڵاتی جێبەجێکردن. بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ جەنابەت سڵاو لە تەواوی بینەران بۆ تەواوکاری قسەکانی برای بەڕێز مامۆستا مەحموود ئەوەی کە ئەو گۆڕانکاریە پەرلەمانە دروست کردو طبعاً ئەو جم و جوڵە بوو ئەو چالاکی بوونە بوو ئەو ناڕەزایە بوو کە لە 14 نیسان دروست بوو ئێمە الحەمدولله لە هەڵگیرسەنانی ئەو شۆڕشەوەی ناو پەرلەمان شۆڕێکی چاکسازی نیگەرانی و ناڕازایمان ئەوە بوو کە دەستی سەرۆکاتی و جەنابی مامۆستا باسی کرد چون وەسیقەی شەرەفیان لە دەرەوەی پەرلەمان لە چەند کەسێکدا ئەنیشتن وەسیقەی شتەکانیان تەوزیع کرد و ئیتر ئێمەش ئیشمان بوو بۆ ئەشەویلایەکی ناحەقی بکەین و ڕێک و پێک شتەکە تێپەڕێ بڕوە ئێمە ویستمان بڵێن بەس بۆ ئەوە بوو ئەو بەگویان نەکردین داوامان کرد کە حەیدەر عەبادی کە هۆکاری تەواوی شکستەکانە لە عێراقا بانگەشتی بکەین ئێمە سەرپەرشتی کۆکردنەوەی 36 واژۆمان کرد کە 25 کافیە بۆ ئەوەی بهێنین سەلیم جبوری ڕازی نەبوو دەست سەرۆکاتی ئەوانە ئێمە چون بە گژیانە بەڕاستی نەمانتوانی قەناعەتیان پێ بکەین دوجار لە ئەوان و دەستمان پێکرد ئەوە بوو جموجوڵێک دروست بوو فشارێک دروست بوو ناو پەرلەمانە کە پەرلەمان ئەو وەزعی بەسەر هەستی و 4 مانگێک دوایی دادگا وەزیران هێنا فەرزیان کرد جەماتیاری سەدی دوای پەلەماری پەرلەمانیاندا لە پەرلەمانیان لە پەرلەمانتاریاندا کاولکاری دروست بوو دوای ئێمە لە ڕێگەی دادگاوە تەواوی ئەو ئیجراعات و وەزیر فەرزکردن و دەنگ بۆ دانوشتانەمان هەر هەمووی ینی ئسکاڵەمان تۆما کرد و هەمووی گەڕایەوە سەر هینی خۆی سەر قاچی خۆی ئێمە تەبەن فشار و شتێک هەیە لەناو پەرلەمانە دروستمان کردەوە و هەڕەشەی شمەسە گەورەترین بەرە لەناو پەرلەمانە بەرەی چاکسازی کە بەرنامەی هەیە بە بەرنامە ڕێژی ئێمە ئەمەکەین ئەوەی کە لە هەفتەی ڕابردووترا ڕوویدا لە یەکی هەشتەوە و هەفتەی ڕابردووش و بە ئەم ڕۆژەوە تەواوکاری بوو ئەوە لە بەرنمەکە ئێمە بەرەی چاکسازی بەرنمەیەکمان هەیە پێشکەشمان کرد جەنابی مامۆستا ئاگادار لەو پەرلەمانە خوێنمانەوە بەرنامەکە چییە؟ بەرنامەی ناومەنا بەرنامەی چاکسازی
لەناو پەرلەمانە طبیعی چی لە خۆ دەگرێت بۆ نمونە چاکسازی لەناو پەرلەمان 25 خاڵ چاکسازی لەناو دەسەڵاتی تشریعی یاسەدانانە کە لە سەرۆکاتی پەرلەمان و تیاتی ئەگرێتەوە هەتا ئالیەتی ئیشوکار و ناو پەرلەمان و دامودەزگاکانی پێداچوونەوە و لیژنەکان و تەواوی ئیفادە هەموو ئەو شتانی کە لە پەرلەمانەیە بە 25 خاڵ گرتومانە لەخۆ 7 خاڵمان هەیە بۆ چاکسازی لە حکوومەتە 4 خاڵمان هەیە بۆ چاکسازی لە قەزا و لە دادوەریە بۆی ئێستا دادوەری گەرم و گوڕتر ئەچێ بەدەم شتەکانەوە جەنابی مامۆستا و هەموو کەس ئاگادارە جاران بە 2 ساڵ و 4 ساڵ و چەند ساڵش دۆسێک لە بەردەم دادگا بوو یەکلا نەکراوە بەس ئێستا بە چەند سعات یەکلا ئەکرێتەوە لەبەرەوە ئەو پرۆژێکی تەواوکاریەوە ئێمە هەمیشە ئیشی لەسەرەکەین یەکێک لەو شتانی دەستمان پێکردووە یەپێچینەوە لێکۆڵینە لە وەزیرەکان و ئیستیجوابکردنی استیزافەمانەوە استیجوابمانە استیزافەوە بانگیەکەیت و بازێ پرسیە بەس ئیستیجواب طبیعی ئەگەر وەڵامەکانی قەناعەت پێکەر نەبن ئەوە طبیعی بەرەو قۆناغی دووهەم بڕوا کە دەستی پێ لە کارە کێشێتەوە وەزیری دیفاع ئەوە بوو ئێمە دوای ئەوەی کە عالیان سەیف طبعاً ئێمە مەلەفمان داپی ئامادەکاریمان بۆ کردبوو استیجوابەکەی کرد وەزیر پێش ئەوە هاتە لای ئێمە وەکو بەرەی چاکسازی پێش 10 ڕۆژ لە استیجوابەکە وتی کاکە ئەمە ئاوا و پشتیوانی ئێمە وتمان نەخێر چیت هەیە ئەبێ بێڵێت وتی زەخت و فشارم لەسەرەوەی کێوچێت کۆمەڵە لەمانی کە وتی لای ئێمە وتی بەڵام کۆمەڵێک لە ئەو زەخت و فشارانی لا نەشیعەکانەوە باسی کرد لە استیجوابەکە باسی نەکردنەوە پەرلەمانە تەبەن هەڕەشیان لێ کردو بۆیە من هەرێکسەر لەسەر میدیاکان باسی ئەوم گوتم ئەگەر ئەوەش نەڵێ ئێمە جارێکی تر داوات لێکەن بێ هەمووی بڵێ چونکە لە بەردەوای ئێمە اعترافاتی ترت کردووە وەوە بۆ خۆی تووشی گۆبەندێکی زۆر گەورە کرد هەم استیجوابەکەی وەڵامەکان لە استیجوابەکە قەناعەت پێکەر نەبوو و هەم تۆبازی تۆمەتیشی دروست کرد ئەوە بۆ ئەمڕۆ ئێمە دەنگمان بۆ نەدا کە وەڵامەکانی وەڵامێکی سەبار بۆی کە باز لەو دەکرێن بۆ پەرلەمانتاران جۆرێک لە تووڕەبوونیان وان بەرامبەر وتارەکی عەبادی وا بوو لە ناوەڵی پەرلەمان بەتەکید یەکێک لەو کەسانی کە من هەوارم کردنا زە مامۆستا ئەگەر لێبوویانە داوای نقطە نظام کرد لە سەلم جبوری کە هەر بیوەستیانم ئەسەن چون عەبادی دوێنێش بە سەلم جبوری وت دوێنێ شەو وتم ئێمە ڕازی نیست بێنی حەیدەر عەبادی بێنی چونکە 8 پۆستی وەزاری چۆڵە عەبادی هەر تۆ خۆت ئەم ناوانە تێنا پێش 2 ساڵ ئەمانە پیاوی چاکن پرۆفیشناڵن تەکنۆقڕاتن دنیان بۆ ئێمە دەنگمان بۆدا ئێستا تۆ هەشتت لا بردووە نە ئەڵەی فاشلن نە ئەڵەی فاسدن نە ئەڵەی خراپن بۆچی لات بردووە ئەمانە تەقاعودیانەکەی پارەیان هەیە شتیان هەیە تۆ هەشتی تر دێنی ئەیخێتە ئەبێ هۆکارەکەمان پێوڵێت تەبەن ئەمڕۆ نقطە نزایم بە من نەدا ئەو بۆ هاوارم کرد حەیدەر عەبادی چوە سەر ئینەکە خەریک و موعیزەمان بکە هیوادارم لە 2 ساڵی داهاتوە پەرلەمان وا بکە ئەوە بوو دامتم کاکە تۆ بۆ نهاتی موعیزە ئێمە بکەی ئەوە بوو سەلیم جبوریش یەکسەر وتی بڕۆ سەر ئینەکەی خۆ دامان لە ئینەکان لە مێزەکانی بەردەمان و حەیدەر عەبادی فەقیرە دەموچای زۆر تێکشت زۆر ترسالەوەی کار بیکەنە دەرەوە ئەوە بۆ چوە سەر خەتی ئینەکەی خۆی ناوخێنەوەکان بەڵام من بەش بە حاڵی خۆم دەنگم بۆ هیچ کەس لە وەزیران نەدا چونکە کێشەی ئێمە نەبوو من تەنە ئەوە بڵێم پەرلەمان لە 2 ساڵی ڕابردووە بەڕاستی خەتف کرابوو لەلایەن دەستەی سەرۆکایەتی و لایەن سەرۆکایەتی کوتلەکانەوە پەرلەمانتارانی تم لە مداخلەی یەکشەمەی ڕابردوو پێرێ شەمەی ڕابردوو پێرێ بە سەلیم جبوری و هەموو وتوتم کاکە ئێوە ئازان ئێمە قەتعی ئەغنامین ئێمە ئاژێن لە بەردەم سەر و کوتلەکانە قسەمان هەیە باسمان هەیە ڕامان هەیە ئێستا پەرلەمان خەریکە ڕزگار ئەکرێ لەو دەسەڵات و قۆڕەخکاری کە لایەن دەستی سەرۆکایەتی و لایەن کلگرێدان و پشت پەردەیەوە بۆ ئێستا پەرلەمانتار سومعی هەیە زەخت و فشار دروستەکە سوپاس بەتەگرم لای بەڕێستانە گەر بچینە هەولێر لای کاک زانە زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت ڕای بەڕێز بزانم سەبارەت بەو گۆڕانکاریە وەزارێنەی کە ئێستا عەبادی لە کابینەکەیدا دەکات کە ناوێندەنێ بەشێک لە چاکسازی پێ دوای ئەمە بەشێکە لە چاکسازی یاخود کێشەکانی عێراق بەم جۆرە چارەسەر دەکەین ئەمە هەوڵێکی باشە بە ئاراسی چاکسازیکردن لە حکوومەتەکەیدا زۆر سپاس بەلای خۆی گەورە میهرەبان سلااو ڕێزم بە مامۆستا عادل و مامۆستا مەحموود و هەموو هاوڕێیانم لە ئەنجومەن نوێنەرانی عێراق ئەمڕۆ لە شاشەی تەلەڤیزیۆنەوە تەواوی کۆبوونەوەکەم چاو پێکەوت و دەستخۆشی لە ئەنجومەی نوێنەران دەکەم لە سەرۆکی ئەنجومەن لە ئەندامان کە ئەمڕۆ توانیان هەنگاوێکی زۆر باش بەهاوێنەوە کۆمەڵێک کاری زۆر گرنگ ئەنجامدران لە عێراقدا ئەم گۆڕانکارانەی بەنسبەت هەمواری وەزاری چەند وەزیرێک دەستیان لە کار کێشاوەتەوە بۆشایی هەیە هەر دەبوایە جێگان پڕ بکرێتەوە بۆیە ئەم پێم وانیە وەکو هەموار یان تعدیلێکی وزاری بی ئەوەی کە بەڕێز حەیدەر عەبادی بە تەمابوو بیکات و بانگەشەی کرد و ماوێشی زۆر
هەموو شەقامی عراقی پێوە مەشغول کرد و پەرلەمانی پێوە مەشغول کرد کە گۆڕانکاری دەکات لە وەزارەتەکەی و کۆمەڵێک وەزیری نوێ دەیتە پێشەوە ئەوە نەبوو ئەو دوای ئەوەی کە وەزیرەکان خۆیان دەچێن لە کارکێشایەوە ئێستا ناچار بودجەکانیان پڕ بکاتەوە و نەشی توانی نا وەزیرەکان بە شێوەیەکی تەکنۆقراتی 100% بێ و نە بە شێوەیەکی وابێ کە محاسەسەی حیزبی بەو شێوەیە کە لە جاران هەبوو ئەمەی ئەمڕۆ دیتمان شێوازێکی تقریبان مامناوەڕاستی بوو ناوەندی بوو هەم وەزیرەکان سیڤیەکانیان کە پێشکەش کرابوو لە دەستی پەرلەمانتاران بوو شەیەک پێشتر و ناچار بوو خەڵکێکی وا دابنێ کە سیڤیەکی میهەنیان هەیە لەو بوارێکە کاری تێدا دەکەن لە هەمان کاتیش زۆرێک لە ڕێکەوتنی لەگەڵ کوتلە سیاسیەکان هەبوو لەسەر ئەم کەسانێک کە پێشنیاری کردبوون من پێمانیەوە بەشێک بێ لەو چاکسازیە کە عێراق پێویستیتی چکە عێراق بە گۆڕینی دموچاوەکان گۆڕانکاری بەسەردانایە حەیدەر عەبادی بە ئێمەی نەگۆ ئەم وەزیرانەی کە دەستیان لە کارکێشاوەتەوە خراپ بوونایان دۆسێ گەندەڵیان هەبووە بۆیە دەیان گۆڕم گۆڕانکاری لە پێناو گۆڕانکاری بوو لە ڕاستیدا چاکسازی ڕاستەقینە لە سێکتەرەکانی ترە لە بەدواداچوونی دۆسیەکانی حکومەتەکانی ڕابردووە لە ئەو هەموو پارە زەخمەی کە لە مؤسسەی عەسکەری بە تایبەتی لە حەشتی شەعبی بەهەدەر دەدرێت کۆمەڵێک شتی ترە کە لەوێ مامۆستا عادل مەلەفاتی دەستگای نەزاهی لایە و دەزانێت لەکوێ پێویستە چاکسازیەکان بکرێت. بەڵێ زۆر باشە بەڵام ئەمەش هەر شتێکی باش نییە ئەگەر گۆڕانکاری وەزاری بکرێت کە لە پڕکردنەوەی وەزارەتە بەتاڵەکان گۆڕانکاری بکرێت. بێگومان مانەوە وەزارەتەکان بە بەتاڵی لە کێشی خراپ بوو بۆ حکوومەتەکەی حەیدەر عەبادی هەردەبار پڕی کرد بایەوە بەڵام من زەخت لەو دەکەمەوە بەشێک نییە لەو چاکسازیەی کە پێویستە بکرێت لەبەرەوە وەزیرانێک کە لادران بە هیچ تۆمەتێکی خراپلان نەدراون کەسیان ڕوبەڕووی دادگا نەکراوەتەوە ڕەنگە هەمویان گلەیان لەسەر نەبوو بێ و ئەوانەی تریش کە بەنیاز بوو تەواوی وەزیرەکان بگۆڕی تەنها گۆڕانکاریەک بوو لە دموچاوەکان و ئێمە دەزانین زۆر باش ئەو باردۆخەی کە عێراق پێویستیە لە چاکسازی زۆر قوڵتر و گەورەترە لەوەی کە چەند وەزیرێک زیاتر بکەی و هەندێکیان خارەنشیکەی و بگرە بە شێوەیەک لە شێوەکان هەتباری دارایی گشتیش قرس ئەکالم زۆر باش سەبارەت بەوەی کەم پێنج وەزیرەی کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق متمانەی پێدان شوێنی ئەو وەزیرانە پێشتر وەزیری تر هەبووە دەستی لە کار کێشاوەتەوە یاخود عەبادی ناچاری کون دەست لە کار بکێشنەوە ئەمانە دوای ئەوەی کە بەڕێز حەیدەر عەبادی چەندین زار باسیەوەی کرد کە وەزیرەکان دەگۆڕم و ئەو وەزیرە دەگۆڕم ئەمانە دەگۆڕم هەندێکی لەوانە وەزیری گواستنەوە وەزیری نەوت و ئەوانە زووتر دەستە کارکێشانەوەی خۆیان پێشکەش کرد بوو هەندێکیان لەسەر داوای کوتلە سیاسیەکانی خۆیان بە تایبەتی کوتلەی ئەحرار کە داوایان لە وەزیرەکەیان کرد دەست لە کار بچێشێتەوە دەبێت جێی ئەوانە پڕ کرابایەوە. بەڵێ زۆر باشە کە ئەمە 2 ساڵ مەسەرەن ئێستا زیاتر لە 2 ساڵ تێپەڕێ بەسەر کابینەکەی عەبادی ینی عەبادی سەرکەوتوو بووە لە پێدووە لە ئیدارەدانی حکوومەتەکەی یاخود مەسەرەن کارنامەی حکوومەتەکەی جێبەجێ کردووە کە مەسەرەن 2 ساڵی تێپەڕیوە و 2 ساڵی تەمەنی کابینەکەی ماوە. بێگومان ئەمە مەسلەیەکی ڕێژەیە ئێمە ناتوانین بڵێن تەواو سەرکەوتوو بووە و ناشتوانین بڵێن تەواو سەرکەوتوو نەبووە لە هەندێک لە بەرگەکان سەرکەوتوو بووە بۆ نمونە هەندێک لەو ئەرکانێکە لەسەر ئەو وەکو ئەنجومەنی وەزیران پێشکەشکردنی کۆمەڵێک پرۆژە یاسا بووە ئەو ڕاستە لە لای خۆیەوە پرۆژە یاساکانی نردووە بۆ ئەنجومەی نوێنەران بەڵام هەمان ئەو کوتلە وزاریانەی کە لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیان لەسەر پرۆژانە کردووە لە ناو پەرلەمان هەمان کوتلە سیاسیەکان گرفت لە بەردەم ئەم پرۆژە یاسانە دروست دەکەن بۆ نمونە پرۆژە یاسای حرەسی وەتەنی کە ئومێدێکی زۆری لەسەر بنیاتنرا بوو ئێستا خەریکە هەر لە بیر دەکرێتەوە و باس لە دروستکردنی یاسایی دەکرێت بۆ حەشدی وەتەنی حەشدێکی ئێستاکە هەیە و لە هەندێک سێکتەرەکانی تر بە تایبەتی لە سێکتەری ئەمنی و سەربازی بەرەو پێشچوونی زۆر هەبووە ڕزگارکردنەوەی شارەکان ئەمانە بە دەستکەوتی باش لە قەڵەمەدرێن بۆ حکوومەتەکەی حەیدەر عەبادی بەڵام حەز دەکەم ئاماژە بە دیمەنێکی زۆر جوانی ئەمڕۆی ناو پەرلەمان بکەم کە بەڕێز حەیدەر عەبادی ویستی باسی ئیستیجواب بکات و بە سیاسیکردنی ئیستیجواب زۆرم پێ خۆش بوو کە بەڕێز دکتۆر سەلیم زبوری ڕایگرت نەیهێش ئەم بابەتە باس لێوە بکات لەبەرەوەی ئەبێ دەسەڵاتی جێبەجێکردن لە حەدی خۆی بوەستێنرێ و هەیبەتی دەسەڵاتی یاسادانان بپارێزرێ.
زۆر باشە زۆر باشە بە سەبارەت بۆی کە پرسیار دەکرێت ئێمە و گۆڕانکارە وەزارانەی کە لە عێراق دەیانبینین و پەرلەمان متمانەیان پێدا وەزیری کوردی تێدا نییە هۆکارەکەی چیایە کورد پێویستە وەزیرەکانی بگۆڕێت یاخودە وەزیرانە ئادەیان باشە پێویستە بمێننەوە. طبعا لە سەرەتایی پرۆسەکە کە حەیدەرعەبادی باسی لەوە دەکرد تەواوی وەزیرەکانی خۆی بگۆڕێ باس لە وەزیرە کوردەکانیش هەبوو پاشان هاتە سەر تعدیلێکی جزئی بەشێک لە وەزیرەکانی بگۆڕێ ئەو کاتەنها ناوی یەک وەزیری کورد لە ئارادا بوو لە گفتوگۆدا بوو لەگەڵ لایەنە کوردیەکە بۆ ئەوەی وەزیرێک دەستنیشان بکە بەڵام ئێستا پێچێ چاوپۆشی کردی لەم هەموارکردە تەنها ئەم وەزیرانەی کە شوێنەکانیان بەتاڵە تەنها ئەم شوێنانە پڕ دەکاتەوە و خۆی تووشی گرفتێک ناکات لەگەر پێکاتەی کوردی لە ئەنجومەی نوێنەران و دەست بە وەزیرەکانیان نابە لەم قۆناغا تا ئێستا بیرڕاکان وایە کە وازی لەم پرۆسەیە هیناوە کە هەموارێکی سەرتاسەری وەزارەتەکەی بکە. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێنەوە لای بەڕێزت کە محمود ئەگەر بگەمەوە لای بەڕێزت بە دیاریکراوی تووڕەبوونی ئەمڕۆی پەرلەمانتاران لە عەبادی لەسەر چی بوو؟ لەسەرەوە بوو کە باسی ئەو کرد کە دژی لێپرسینەوەی سیاسی لە وەزیرەکان؟ خۆشحاڵ بووم کە مامۆستا زانان بینی ماوەیەشی ئەوە چەند هەفتەیە لە یەک دابڕان بەهۆی عملیاتی بوو دیارەش کرد وەزعی باشە. طبعا ئەو ناڕزاییە کە هەبوو لەسەر ئەوە بوو کە ئیشی ئەو نەبوو ینی ئەو هاتبوو وەزیری هێنا بوو بیان ناسێنێ دەنگێنێ یان نایێنێ چوو وێستی وتارێکی سیاسی بە ئامۆژگاری پەرلەمان بکات چۆن ئیسیجواب بکە ڕاگیرا سەرۆکی پەرلەمان ڕایگرت طبعا ناڕزایەتێکە عام بوو بە تەنها گرروپێک نەبوو ناڕازی وێ لەو قسانە هەموو پەرلەمان کەوتە دەنگ هەڵبڕین کە ئەوە ئیشی و پاشەک لە وتارەکەی خۆی پاشەک ینی پێی ئاتاکرا دوو جار سێ جار ویستی درێژەی پێ بە هەردوو سێ جارەکە طبعا لە نەتیجە ینی سەرۆکی پەرلەمان لە شوێنێک دانیشتووە هەموو هینی هۆڵەکەی لە بەرچاوە هەژانێک لە بەرچاوی دروست بوو لەبەر ئەوە هەموو جارێکە ئەویست بچێتە سەر هین سەرۆکی پەرلەمان ڕایەگرتەوە و ئەوە هین تۆ نیە ئەمە عادل ئاماژی پێدەڕەنگی دەم و چاویش تێکچوو لەگەڵ هۆژانی طبعا جاران ئەوە ئەو نەبوو جاران وسێتر عەبادی عەبادی هات وتارێکی چل دقەی ئەکرد کەس هی قسەی پێ نابڕی ئەم جارە نەیتوانی ینی 6 جملەی بەسەرێکە و سێ چوار جار پێ بڕاتە ناچار کرا واز لە وتاری سیاسی بهێنێ چکەوە شوێنی وتاردان نییە لە ناو پرزەی بوو عەبادی لە ناو پەرلەمان طبعا ئەوە ئەوە یەکێک لە هینەکانە یەک دوو ملا حەزە بڵێم خراب نییە طبعا ئەو کاک عادل ڕاستە لە ینی لە هینە من پێم وایە بۆ خۆم ینی من لە ناو جەبهەی ئیسلاحانی بەڵام لە ئیعلامی شاوتومە بوونی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە بوون ژیانیە ینی پێویستە و پەرلەمانێکی دنیای نییە بێ من ئەو دیارێم زۆر پێخۆشە بەڵام ناکرێ هەرچی جوڵەی پەرلەمان هەیە قۆڕێکی بکەی بۆ گرۆپێکی داریکراو کە کەمترە لە سێ لە سەرێکی ئەندامانی پەرلەمان لەبەر ئەوە ئەوەی ئێستا ئەو گۆڕانەی هەیە لە نەتیجەی هەموو ئەو گوشارانەی لەسەر ینی خەڵک دروستی کردووە لە ئەسڵا ئەو جەبهەی ئیسلاحی لە ژێر گوشاری شەقامەوە هاتووە هەموو ئەوە تەسیری لە هەمووی کردووە من لە جەبهەی ئیسلاح نیم بەڵام لە هەموو ژیانی خۆم بە پیاوێکی ئیسلاحی زانی و خۆم بە دژی هەموو جۆرە گەندەڵیەک و هەموو جۆرە نەعەدالێتیەک و هەموو جۆرە کارێکی خراپ بوو ئەنجا هینەکەش ینی ئەوەی کە محکەمە دوو جەلسەی بەتاڵ کردوێتەوە جەلسەی چواردەی چوار و جەلسەی 26 چوار لە جەلسەی چواردەی چوارە ئەمان جەبهەی ئیسلاح سەرکردایەتیان ئیقالە کرد بۆ هەیئەی ڕێئاسە و محکەمە وتیەوە هیچ نەقانونیە و نەدەسووریەوە ئەو جەلسەی ئێمەش کە کردمان پیانەوە زۆرینە ئەو کاتە هەردووچانی بەتاڵ کردەوە و پەرلەمان زۆر باش بووە و زۆر بڕیارەی محکەمە یەکی گرتەوە کە ئێستا خەریکە ئیستیقرارەکە ئیتر زۆر باش سەبارەت بە وەزیرەکان ئەو شەشکاندیدا کە متمانەیان پێدرە وە بۆچی مەسەڵەن وەزیری بازرگانی کە متمانەی پێنەدرا لەلایەن پەرلەمانتارانە هۆکارەکەی چی بوو؟ دوو هۆکار هەبوو هۆکارێکیان ئەوەیە کە من بە شخصی نایناسم ینی سیڤەکان ئێمە سیڤەکەمان سیڤەکەی نهاتبوو بەڵێ سیڤەکەی هاتبوو بەس خۆ من چوزانم ئەم کەسە کێیە ینی هەل لەو دەوروبەرەی من کە برادەرەکە عەرەبەکان ئەیناسن دەنگ بەرز بۆ کە ئەمە گەندەڵە یەکێک لە هینەکان لە لای منەوە لە ڕیزەکەی من و لە پشتی منەوە ئەوان یەکتری ئەناسنەوەکو چۆن ئێمە لێرە کوردێک هینکەی بەوە زیر ئەیناسی ئەو دەنگ بەرز بۆ کەینە لەبەرەوە من دەست ینی سیڤەکەیم دیبوو سیڤەکەی خراپ نییە کە زانیم ناڕزایی هەیە ئەیناسن ئەمە گەندەڵە من
دەستم داگریتر دەنگم نایە ئەوە یەک دوو سببیشکە هەبوو ئەو وەزارەتە لە ناو ئەو هینەی کە هەیە ینی ئەو ئەو دابشکردنەی لە بۆ مکەونات هەیە ئەمە وەزارەتی هینەکانە بۆی ئەزمەیەکی کە دروست نەکەین وەزارەتی سونەیە لە ئەسڵا شیعەیەکیان هێنا بوو بیکەن بە وەزیری ئەوە ینی دوو سەبەب بوو بەهۆی ئەوەی کە هەرچەند بەڵام زۆرینە کە دەنگینە زۆرینە لە ئەسڵا لە پەرلەمانە زۆر باشە بەڵام زۆرینەی پێنج وەزارەتەی تر بۆ نمونە وەزارەتی خوێنی باڵا و توێژنی و زانستی سەرچاو ئەویەکان وەزارەتی نەوت وەزارەتی گواستنەوە ئاوادانکردنەوە نیشتی زێکردن کۆی ئەمە وەزارەت هەیە هەمووی لایەنە شیعەکان بووتەنە ئەو گۆڕانکاری وەزاری شیعەکانی گرتووە هەتا ئێستا ئەوانن ئەوە یەک شتی کەشم لە بیر چووە لەو پرسیارە بیری خستمەوە زۆر باش بوو لە ڕاستیە وەزیرەکانی پێشوش بێکەفاعەت نەبوون بە شەهادە بڵێ شەهادەی زۆر مەسەن وەزیری نەوت یەکێکە لە کادرە زۆر شارەزاکان بۆ لە مەجای ئیقتصادا هی ئەوەیە بیکەی بە مستەشار بۆ بژانەوەی ئیقتصادی عێراقی بەڵام عەبادی لە ئەسڵا ئەمە بیانوویەک بوو بە ناوی چاکسازیەوە بۆ دەربازبوون لە کۆمەڵێ وەزیری بەهێز کە کەسێتی وەزیرەکان لە خۆی بەهێزترن ئەم ئەوێ گرروپێک دروستکە کە لە خۆی لاوااستر بن بۆ ئەوەی ئیش و کاری بڕە ئەوان ئەیانتوانی پێی بڵێن ئەمەوان وان نابێ بەس گرروپێکی ئەوێ کە خۆی چیوت لایەنە کوردیەکان ئەمە شاکسازی باشزانانی چۆنەبێ بەڵێ لایەنە کوردیەکان دەنگیاندا بە گۆڕانکاری وەزارێنە بێمان دەنگمان نا بە پێنج وەزیرەکەی کە زۆرینەی بە زۆرینەی ڕەها ڕۆژ کە باشە ئەی بۆ سەبارەت بۆ گۆڕانکاری وەزیرە کوردەکان ناگرێتەوە پێ دوایە دەبێوانیش بگرێتەوە وەستاوەتە سەرهین ینی وەکو کاکزاناوتی وەزی عێراق بۆ ئەوەی هینی تر چکە بێتە سەر هینی تر ڕەنگە شلۆقی دروست بێ بەس من تەسەوڕم وایە یعنی ئەگەر ئێستش نەکرێت لە ئایندا ئەکرێ بەڵام بە دوای فرسەتێکە ئەگەڕێ بۆ فرسەتێکی ئەوانتر بێ ئێستاەوە لە بەتەمان شەڕی مووسڵ بکرێ و ئازارکردنی مووسڵ و ئەوانە پێویستی بە جۆرێک لە ئیسیقرار هەیە خەت ترسیشی هەیە طبعا بەتەمام وەزیری ئەو خوتبەیە یای بۆ هێشتنەوەی وەزیری دیفاع بوو بەڵام هیچ قازانجیش پێ نەگەیان ئەوە زەرەی یا لە وەزیری دیفاع من پێم وایە لە طبعا ئێستا پەنجا ئیمزاکە حازرە بۆ سەحبی سەقا دوای هەفتەیەکی کە لە جەلسەیەکی هەفتەی ئایندەیە ئەخرێتە دەنگەوە ئەم وەزیرە متمانەی پێ ئێرێ یان نارێ من پێشبینی ئەەکەم کە متمانی لە ئێسانرێتەوە بەڵێ زۆر باش عەبادی ویست بیهێڵێتەوە بەڵێ سوپاسم کە عادەگە بگەڕم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە سونەکانیش دایانێ و وەزارەتەکانی خۆیان گۆڕی یاخۆ بە ئەوە لایەنە شیعەکانە کە دەیانێ گۆڕانکاری بکەن لە کابینەکەی عەبادی سەرەتا زۆر خۆشحاڵم جەنابی مامۆستا زانا بینم لە شاشەوە حەمدلله عەلە سەلامە و ئینشەڵڵا باش دەبیتەوە مامۆستا زانای بەڕێز و لە زووترین کات ئاگەڕێتەوە ناو پەرلەمان بەوەی جێگەکە چۆڵ نەبێ بەنسبەت یەک خەڵ زۆر مهمە عەبادی فەشەلی هێناوە لە هەموو بوارەکانە عەبادی سەرکردەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقا بە زمانی خۆی لەسەر شاشە ئەڵێ 100 میلیشیایی چەکدار هەیە لە ناو بەغدا بەستەنە لە ناو بەغدا ئەم 100 میلیشیا تەواوی جلی سەربازیان هەیە سیاری سەربازیان هەیە هەموو چەک و تەقەبەنێکیان پێ باجی هاتوچۆشیان هەیە هی حکومەتە بۆ دەرکردوون ئەمانە نەسەر بە حکومەتن نەسەر بە حەشتی شعبی نە هیچ شتێکی ڕسمیان هەیە من دەسڵاتش نییە بەسەریانە ئەمە لە ڕووی ئەم نیوە ئەو هەموو مفەخە خەوشتانی ناو بەغا ئەو هەمە ڕۆژە کاریسەیەک ڕوئەدا ئەو مەسەلەی اقتصادیە ڕەنگە بازشتی دەرەکی بەڵام زۆری علاقەی بە فەشەلی ئیداری وایە بە گەندەڵی وایە عەبادی لە ڕووی یاسایی وای بۆ گەندەڵی و لە ڕێگەی لە ڕووی ڕفتاری فەشەلی هێناوە نەیتوانێت تا ئێستا ئەو هەموو 130,000 دۆسیەی نەزاها یەکلا بووەتەوە تحقیقی تیاکرەوە تا ئێستا نەیتوانێت تەبەن 13 دانیان وەزیرە کە متهمن تا ئێستا حەیدەر عەبادی نەیتوانی وەزیری بخاتە بەندیخانە لەبەرەوە لە ڕووی ڕاوەگەندەڵیوە جددی نییە لە ڕووی سەربازی و ڕووخاوە لە ڕووی خەدەمات و خۆشگوزەرانەکانی هاوڵاتیان و هیچی نەکردووە لەبەرەوە هەموو جار فەشەلەکانی خۆی هێناوە لە ناو پەرلەمانە ئەمڕۆ وتمان بەسە ئەومان بەسەرێ ناکە جارێک پێم وایە جورئەت ناکە مەسەلەی گۆڕانکاریەکان تەبیعی ئەوەش لە شیعەکان و دەست پێکرا سونەکان ئەگرێتەوە پێم وایە ئێمە بەرحەلەی ئەخیری ئەو گۆڕانکاریان بەڵام ئەوەشمان بیر نەچێت 25 مانگ ئستجوابی بەڕێز وەزیری دارایە کە بەرپشتی کوردە و ینی وازانم ڕۆژێکی سەخت بێ چونکە ئێمە مفتیش عاممان هێنا و کولژی نەزاهات خۆی هات
تاوتویەکی شتەکانمان کرد ئەو پرسیارانە بۆی ڕۆشت و هاتبوو وەلحاصل دەمودوەریشی ئێمە تاقیب کاتەوە باوەڕ ناکەم بە سەلامەتی ئەو شتە بڕواتیانی بۆیە استجواب لە ئارایە و بانگێشکردن ناو پەرلەمان و گۆڕانکاریش هەر لە ئارایە بەڵام وەکو باسکرا مەسلەی مووسڵ و شەڕی مووسڵ ئەو کاریگەری بۆتی ئەو لێپرسنی پێ دوای سەخت بە وەزیری دارایی ئەو پرسیارانە باوەڕ ناکەم بە سەلامەتی و بە ئاسایی وەڵامەکانی مقنعە بۆ ناو پەرلەمان چونکە ئەو شتانە پەیوەندی بە ئەوەیە کە ئەو تۆمەتبارە بە گەندڵی خو وەزارەتێکی تۆمەتباری طبيعي الوحدة بأمرها كمثلا وزير الشرطة وزير خوي دزي كرد به بلام كوقت لسر شتيان نسي موافق قال خوارو مثلا قندليك اكري لسر وحسيبه لسر امزاي اول لسر شتي اول باشا تو لستين زاي تي لسر لجنيه زابورا كومل الشتي بيم يعني وكو تي بونو دوسي كان تي لسر وزارتي داري سي باشا باشي كان باشي بارو مالو صرفه باشي كان اداريه مخالفات اداريه وباشي كان مخالفات ياسايه اويك إدارة صلاحات وشتك رنجة صلاحاتك هي أو النبي صلاحاتي بخوي دابي وكو وزيرك زياد لحد مثلا ويزاني بو إيش يتسر للرئاسة مخالفاته رنجة بعضك شتي كردبي للرؤي داري و وزيرك نتواني أو بكا هلا بكذا قلتني خانويك أو مثلا وزير بوي هي تاتشني بابا خانوية مانجانا أو رنجة مثلا لو بكرتي قندلي كردوا وزيره أو تماشى ما مسقسي كذا إما قزان إما قازنين إما برلمانين بس من كل جينا زاهد طبعا إما بلا قضاوات ناكين بلا متقصي حقائق كين أوش تاني لبردسي إما باشنية باشنية قندلة ياخد باكا أو دواي برلمان وقضاء على قندلة إما أجر والله ما ينام والله مكاني مقنعنا بون أو برلمان باشا بلا برزد دليت أنا توين بلين قندلة باشا بس إما ألين جماني أو مثلا كومالية مخالفات لسر في وقت مخالفات لا إما كوقت مخالفات لسر بويا أي هني بنا برلمان استجوابي كين كوقت مخالفاته مخالفاته أجر تواني والله مي برسالة كان بات وبريكو بيكي بيانو بهاني ياساي هبو أو قناعات بإما كالين كاكدسي خوش بشتكي باشي كل خود بيشت زور وزيراتو دربازيش بوا بلا درباز نابي أو أرستكان بوشي تصوركم يعني مخالفاته مخالفاتي وهي كقرص به قرص بو مخالفتك بالي سواس اما قناعت ما مسألة يكشد كزور مهم بنظام سيستمي حكمراني العراق سيستمي برلمانية كواتبي برلمان بالادس بسر حكومتي شو سروكاتي كومارو هم دس تاي اس برلماني ايم برلماني كي شلون بڵێ لەرزۆک بووە مەحزوز بووە ئەوە نەتون و تۆڵ و ئەوە نەبووە کە بتوانێت حەیدەر عەبادی بانکە خەڵبانکە ئەوان هاتوون شتی خۆیانە بەستە پەرلەمانە فاستەکە لە ئێستاەوە تەمەەن دەستی پێ کردووە سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە لای ئێوە لەگەڵ ما بمێنەوە
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکزان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزێت باس لەوە بکەین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو زۆرێک لە ناکۆکینە لێوان لیستە کوردیەکان دروست بوو لەسەر لیژنەکان پێ دوای کێ بەرپرسیارە لە دروستبوونی ناکۆکیەوە پەرتنی ماڵی کورد لە بەغداد گۆڕانکاری لیژنەکانی پەرلەمانی عێراق دیارە لە سەرەتای دەست بەکاربوومان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق لە نێوان کتلە سیاسیەکان زۆرێک لە ڕێکەوتن و تەفاهم کرا لەسەر سەرۆکایەتی لیژنەکان و جێگیری سەرۆکەکان و بڕیاردەرەکان. سەرەتا لە نێوان پێکهاتەکان بەگشتی ئەم لیژنانە دابەشکران پاشان لە ناو خودی پێکهاتەکە بۆ منە پێکهاتی کوردی لە نێو خۆمان زۆرێک لە ڕێکەوتنمان کرد. و بڕیار بۆم ڕێکەوتنە بۆ 4 ساڵ بێت تەنانەت جەدوەلەکە وادانرا بوو کە 2 ساڵی یەکەم چۆن بێ و 2 ساڵی کۆتاییش چۆن بێ. پاش دەستپێکردنی فەسلی تەشریعی یەکەم لەم 2 ساڵە لەم خولی دوای پەرلەمانە ئەبوایە سەر لە نوێ سەرۆکی لیژنەکان جێگرەکان و بڕیاردەرەکان دابدرێتەوە بەداخەوە لەلایەن خۆمانەوەکو پێکهاتی کوردستانی پێدەچێت ئەم ململانێ سیاسی لە هەرێمی کوردستان هەیە گوازرا بێتەوە بەغداوەکو لە نزیکەوە بە تەلەفۆن و لە ڕێی برادران متابعەم کرد لێک تێنەگەیشتنەشی تەواو دروست بووە لە نێوان لایەنەکان و هەندێک لایەن پێدەچێت وازیان لە بەڵێنەکانی خۆیان نابێت دەیانەوێت بە خۆیان هەموو شتەکانی خۆیان بەدەست بێنن. یەکەم دیاردەمان کەس پێ کرد ئەوەی لیژنەی هەرێمەکان بوو کە دەبواە بە پێ ڕێکەوتنەکە برای بەڕێزمان مامۆستا محمود خۆی سەرۆکی لیژنەکە وایە بەڵام کەسێککە خۆی کاندید کرد و هاوسەنجەکە تێکچوو و هەروە لە لیژنەی دارایش بە هەمان شێوە ئەم دیاردەیە دووبارە بۆ زۆر باشە بە دیاریکراوی کاکزانشید بە زۆر لێ دەنگکان دانرایەوە کەواتە پێ لە چێ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پێی خۆش بێ حساب بۆ لایەنەکانی تر نەکە ڕەفیقەکانی خۆی نەکات لە ئەنجومەی نوێنەرانی عێراق و ڕەنگە ئەم 2 ساڵە بەم شێوەیە بەڕێوە بن ئەمەش ئەزمونێکی باش نابی بەڕێ من بۆ تاکە فراکسیۆنێک و پارتی دیموکراتی کوردستان بەم شێوە مامەڵە لەگە فراکسیۆنەکانی تر بکە. زۆر باشە پێت وایە و فراکسیۆنی پارتیە کە پابەتنەوە بۆ ئیتیفاقی لیستە کوردیەکان کە لە بەغداد کردویان کە مەسەرەن دوای ئەوەی کە 2 ساڵ یەکەمی پەرلەمانی عێراق سەرۆکی لیژنەکان بەپێی ئیتیفاق ئەوەی کە بەر کورتکەودا بەشکرا بەڵام دواتر ئەوان لەو ئیتیفاقە دەرچوون. بەڵێ وەکو من متابعی بابەتەکەم کردووە لە دوورەوە و پرسیارم کردووە پێدەچێ ئەوان زیاتر لە ڕێکەوتنەکە دەرچوونە و بۆ خۆیان هەوڵەدەن سەرۆکایەتی لیژنەکان و جێگرەکانیش بەدەستبێن و بڕیاردەرەکانیش بەدەستبێنن ئەوەندەی لە دەستیان بێ. زۆر باشە بەڵام ئەم جۆرە لە ناکۆکیە لەسەر مەسلەی لیژنەکان و حیساب نەکردن بۆ یەکڕێزی وردکاریگەری خراپی نابێت لەسەر کورد. بێگومانێمە تا ئێستا باشمان هینابوو بە زۆرێک لە زۆرەکان هەوڵمان ئەدا کە بە هەماهەنگی بەردەواممان لە نێواندا هەبێ و بڕیار وابوو کە لەسەر هەموو استحقاقاتی کورد کە لە بەغدایە چ لەسەر ئاستی ئەنجومەی نوێنەران چ لەسەر ئاستی حکوومەت و دامەزراوەکانی تر ئێمە بە یەکەوە دابنیشین بە پێی حەزبی خۆمان لەناو ئەنجومەی نوێنەران بە ڕێژەی سەتیبی بە پۆینت بێ بە خاڵبەندی بێ بە هەر شێوەیەک بیتن بە شێوەیەکی عادیلانە لە بینی خۆمان قسەی لێ بکەین نەبیتە کێشەیەک بەڵام دەرچوون لەم پرەنسیپا دەرچوون لەم میزانەی کە دامان نابوو بێگومان سوودی نابێ بۆ بەتایبەتی بۆ ئەو لایەنەی کە بڕیاری دا بەتەنها کار بکە ڕەنگە لایەنەکانی تر بتوانن ئەوانیش بە گفتوگۆ بە جوهدی تایبەتی خۆیان کار بکەن و ڕەنگە ئەو لایەنەش سبەی ڕۆژێ پێویستی بە 4 ڕەفیقەکەی تر دەبێتەوە لە ناو ئەنجومەی نوێنەران ئەو کات چی ئەبێ بۆیە باشتر وایە بە زووترین کات ئەم هەماهەنگیە کە ئەزعەف الئیمانێک بوو لە نێوانمان هەر بمێنێت تێک نەچێ چونکە لە ئەنجامدا ڕەنگە کاریگەری سلبی هەبێت لەسەر تەواوی جموزۆر و کار و چالاکیەکانی ئێمە وەکو نوێنەرایەتی کورد لە بەغدا. زۆر باشە زۆر باشە بەڵام ئەوەی کە مەسەرەن ئەگەر ئەمە وڵە لەلایەن فراکسیۆنی پارتی درابێت بەوەی کە مەسەرەن بەبێ ئیتیفاق و خەڵکیان کاندیکە بۆ لیژنەکان یعنی ئەمە چی دەگەین لەلایەکە ئەوان مەسەرەن شەڕ لەسەر پۆستی سەرۆکی لیژنەکان بکەن لەلایەکە مەسەرەن باسی ڕیفراندۆم و سەربەخۆیی بکەن.
بەهەرحاڵ خۆ لە ڕابردوودا زۆربەی پۆستەکانی دەوڵەتی عێراق تەنها لەلایەن دوو حیزب بووە، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆری پۆستەکان لەسەر کۆمارەوە تا سەربازێک لە لای ئەوان بووە، لایەنەکانی تر شتێکی شانی باسییان لەکردنیە یان هەرنیانە وەکو کۆمەڵ ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ئەوانە. ئێستا گە بیانەوێت لە داهاتوشدا بە هەمان شێوە ڕەفتار بکەن بێگومانەوە ناکرێ و ناگونجێ و ئێمە پێکهاتەکانی تر فراکسیۆنەکانی تر قسەی خۆمان دەبێ هەرێکەمان بە پێ ڕێژەی خۆ. ئێستا بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان کە خاوەنی کورسیە لە ئەنجومەنی نوێنەران معقول نییە لە هەموو لیژنەکان جێگرێکی نەبێ یان سەرۆکێکی نەبێ. ئەمە بۆ عەدالەتی نێو خۆمان شتێکی زۆر خراپ بوو و کاریگەری دەبێت لەسەر پێکەوە کارکردنمان و یەکڕەئیمان لەناو ئەنجومەنی نوێنەران. من ئەمڕۆ دیتم برای بەرەزم دکتۆر موسەنا بە پێچەوانەی یەکێتی و پارتی کە لە تەنیشتی دانیش بوون دەستی بەرز کردبەوە کە ئەوانتر دەستیان بەرز نەکردبووە. من زانیم ئەمە ئەوە دەرکەوتەیان کاردانەیە یان یەکێکە لە بەرەنجامەکانی کارکردن بۆ تەهمیشکردنی ڕافقەکانی خۆت، ڕافقەکەی خۆشت دانانیشێ، ئەویش ئەندامی پەرلەمان، ئەویش فراکسیۆنە، ئەویش لایەنێکی سیاسی، ئەویش دەتوانێت زم و زۆڵی خۆی بکە، ئەویش دەتوانێت گۆلی سیاسی بکە لە داهاتوودا. بۆیە پێویستە بەم شێوە مامەڵە نەکەن، بە تایبەتی کات بانگەشەی گەورە لە ئارادا بێ، بانگەشەی ڕاگەاندنی دەوڵەت و بانگەشەی ریفراندۆم و بانگەشەی وەکو ئەمڕۆ لە پەیامەکەی بارزانی ئامادەیمان تێدا هەیە بۆ گفتوگۆ و چارەسەرکردنی هەموو کێشەکان کەچی لە لایەکە کێشە دروست دەکرێت. ئەمە نایەتەوە لەگەڵ یەکتر. پێویستە ئێمە لەگەر گوتارەکانی خۆمان ڕازگۆ بین، لایەنەکان ڕازگۆ بن لەگەڵ بەڵێنەکانیان، ئەو پەیمانانەی کە لە نێوانمان هەیە بەردەوام بین لەسەریان، ئەو سیاسەتەی کە بە تەمان بکەین لەگەڵ یەکتر نەکەین، لەگەڵ ڕکابەرە سیاسەکانی ترمان بکەین لە پێکهاتەکانی تر. بە تایبەتی ئێمە لە بەغدا زۆری ململانەکەمان جیاوازە لەگەر هەرێمی کوردستان، لەوێ ململانەیەکی نەتەوەییە وەکو هەرێمی کوردستان نیە ململانەیەکی حیزبی سەرف بێ. بەڵێ سپاس دەکەم. دواتر ئەگەر دەرفەتە بوو دەگەڕێن و لای بەرز کاوی محەممەد بە دیاریکراوی ئەو ناکۆکی پارتی دروستی کردیا خو لایەنەکانی تر دووسیان لەسەر لیژنەکان خۆ لە بەندێکی عەرەبی هەڵێ ڕەب ضارەتی نافعە، ڕەب ضارەتی نافعە. ئەو لە لەژنەکەی من ڕوویە لە ڕاستیە لەبەر چەند هۆیەک من لەو لیژنەیە ئێمە 4 کوردین لەگەڵ 6 عەرەب، 4یان شیعە، دوانیان سونە، 4 کوردین، دوانمان پارتی یەکێک گۆڕان یەکێک یەکێتیە. من ماوەی ساڵ و 2 ساڵی ڕابردوو جێگیری سەرۆک بووم، ینی بە شایەتی هەموو لیژنەکە لە حسابی دەبڵ سەرۆکیان وە کردوم لەبەرەوەی هینم هەبووە، یان جێگەم دیار بوو لە ناو لیژنەکە. من بە هیچ جۆرێک لە دوو شتم ڕا نابین. یەکێکیان کاکسۆران خۆی تەرشێ بکات، چکە ئێمە مەبدەئیان ڕێککەوتمی ئەو لیژنەیە ناوی لێنراوە لە سەرۆکی فراکسیۆنەکانە. ئەو لیژنەیە من سەرۆکیم هەم بە ئیتفاقەکە هەم لەبەر ئەوی چالاکم من سەرۆکیم بۆ یەک کەلیمەمتیا قسە نەکرد و دوای دەرکەوت 2 ڕۆژ لەوە پێش پارتی ئیشی لەسەر کرد و لیژنەکەش لەبەر ئەوی ئێمە لەوێ بە هیچ جۆرێ بۆ یەک جار بۆ یەک لەحزە خلاف لە بینمانە دروست نەبووە، نازانن چێ گۆڕانە کێیەکێتیە کێ پارتیە، بە علاقەیەکی زۆر خۆش لە بینمانە هەبوو، احترام یەکمانەگەر لەبەر ئەوە نیانزانیەوە هەر کووردە کاک سۆران ئیشی لەسەر کردووە. من ئاگام لێ نییە چونکە دانراوە من بە هەڵبژاردنیش بێوانە دەنگ بن بە من وا چوون لەوێ خلافی ئەو کە عادەتی خۆی پارتیانی خلافی هەموو ئەو ڕێکەوتنانەی کە ئەیکا و دوایش بە ئینتیقائی لەکوێ قازانجی بێ ئیلتیزامە کراو کوێش بە هینی زانی پارتی وای پێی بەرکەوتی هەڵبژاردن چەند لیژنەی بەرکەوتووە ئێمە بەپێی ئەو ڕێکەوتنەی کە ئەبوو 5 سەرۆک 5 جێگر هەموو کۆرمەکەونی کورد 5 جێگر 5 سەرۆک 5 بڕیاردەر. ئێستا پارتی بە تەنها سیانی بڕۆ 3 سەرۆکی لیژنە سەرۆکی لیژنەی بڕۆ. بەڵام ئێمە توانین لەمە وڵا طبعا لەوەی منا پێمانزانی کە لەوەی منان پێمانزانی ئیتر زۆر زەحمەتە پارتی بتوانێت پارتی ئەمرێکی دەرکردو کە ئێمەوان ڕێکەوتوین کەسمان ینی کاندیدمان لە بەرامبەر ئەوی کەمان نەبێ. پارتی ئەمرێکی طبعا لە هینەوە لە هەولێرەوە ئەمریان دراوەتێ بە فراکسیۆنەکە ئەبێت لە هەموو لیژنەیەکا کاندیدیان هەبێ و ئەوە لە پێشەوە لە ئێمە دانیشتون کەوا ئەکەن دوایش لە پشتەوە چوون ئەو فێڵیان کرد ئەوە بۆ عیبیان داوایان لەلایەنەکانی تر کرد بوو کە دەنگیان پێ بدەن لەلایەنە عەرەبەکان چوە لۆبی کردوە ئێمە کە تۆ
حازری ئەڵێ من مثلا من لە فلان لیژنە دەنگ بە کاندیدەکەی تۆ ئەم تۆش دەنگ بە کاندیدەکەی منێ تۆ وعدەمەیەتی و دوایی ئەچی لە پشتەوە فێڵەکەی پێشتر دەنگتان بە کاندیدەکەی پارتیدا بوو لە لیستەکە لە لیژنە نە ئەوانە بە یەک ڕۆژکران ینی ئێمە فێڵەکە مثلا لیژنەی قانونی پێشتر کرابوو لیژنەی قانونی کەس خلافی لەسەر نەبوو دکتۆر سعدون محسین سعدون هەم پیاوێکی متەمەکینە و هەم جێگر بووە و بەپێ ئیتفاقەکە ڕۆشتەوە کەس ئاعترازی نەگرتووە ئەو لیژنەیە بەبێ موشکیلە ڕۆشت هیچ کوردێک هیچ کەسێکی کەش ئاعترازی نەکرد دوایی دوو لیژنەکەی کە لە یەک ڕۆژا کردوانە کە ئیشیان لەسەر کردووە وای باشە ئێمە لە یەک ڕۆژا پێمان زانی پارتی فێڵی لێ زۆر باشە ئیتر لەمەولا باش ئێستا سەرۆکی کورد 5 لیژنەی هەیە لە پەرلەمانیانە 3 سەرۆکی لیژن لای پارتیە ئەی دوو سەرۆکەکەی تر لای کێیە ئێستا یەک سەرۆکی لای یەکێتیە و سەرۆکێکی کە ماوە سەرۆکی چی لیژنەی وڵە سەرۆکی هەمووی تێک چوو ناڵم تێک چوە ئێستا ئەمە بێ لە شوێنی کەس سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ هی ئەقالیم ئەبەوە هی ئێمە بێ ئێستاوە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤمان هەیە هی ینی ئەتوانین ببێن ئێمە ئێستا شتێکمان هەیە لەوێ ئیتلافی بینی گۆڕان و وێشێتی ئەمە ئێستا وەکو ئیتلاف لەوێ ئیشەکەین و بڕیارمانداوە لە ئیتر هەرچی توانامان هەیە بخینەگەر لە پارتی لەو شوێنەی خۆڕاگرین لە هەموو شوێنەکە مادام وای کرد العین و بالعین والسن والبادی والأظلم باشە مادام فێڵی کردو ئێمەش بە ئاشکرا لە بەرامبەری وەسی باشە کاتمان کەماوە سەبارەت بە دۆسینەوە دەمڕۆ وەزیری نەوتینوی عێراق باسی لۆ کردو کە چاسەکی کێشەی نەوتینەوەیان هەرێم و بەغداد کارێکی ئاسانە ئەگەر بە کورتی لەسەرەوە ڕای بەڕێستامزانی هەتا ئەو مەلەفە لە ژێردەستی ئەو گروپا بێ کە من ناوم گروپی مافیای نەوتی کوردستان بە هیچ جۆر ناتوانانی ڕێکەوت چۆنێن لە بۆ بەغدارە کەوتن ئەگەرێکی نزیک نییە نەخێر ئەو گروپی مافیایی کە دەستی بەسەر نەوتی کوردستانە گرتووە سیاسەتی نەوتی لە ژێردەستی ئەوان نەهێنرێتە دەرێ ڕێکەوتن ناکرێەوە ژانی خەڵکیش باش باشە بە کورتی سەبارەت بە ئێوە پێشتر پەرلەمانی کوردستانتان بەراورد دەکرد لەگەڵ عێراق کە پەرلەمانی عێراق چارەکە ئەی لەبارەی حکوومەتەکەوە حکوومەتی هەرێم من پێم عیبە نایە حکوومەتی عەبادی من ئەوەی لە کوردستان هەیە لایم حکوومەت نییە لەبەرەوە لەسەر شتێک ناکە من وتومە پێشتر وتومەوە بە پێی بڵێ حکوومەت 3 ساڵ لەمەوە پێش 4 ساڵ لەمەوە پێش وتومە ئەمە حکوومەت نییە چکە شت هەیە مەسەلەن تۆڵی وەزیر و وەزارەت ناویان وەزیر وەزارەتە بەڵام نە ئیشیان هینیان وەزیر وەزارەت نییە ئەوەی لە هەرێمە ئەگوزارێت ناویان ناوە حکوومەت بەس ئەمە نە حکوومەتە نە هیچ گروپێک دەستیان گرتووە بەسەر ئیرادەی ئەم مجتەماعیان بە ئارزوی خۆیان هەڵیە سوڕێنن ئەمە هەرچی سیفەتی حکوومەتداری و دەوڵەتداری هەیەیان نیە باشە سوپاس دەکەم کاگادل کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کە ئەگەر هەیە کە سەرۆکوەزیرانی عێراقیش بانگشتی پەرلەمان بکرێت بڵێ من جوابتە دەم بەڵام بەڵاگەر بە کورتی بێ کاتمان زۆر کەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق طبعاً لە 12 مانگێمە ئیمزامان کرد 12 4 ئیمزامان کردوت کە بانگشتی بکەین و منێکی لەو کەسانە بووم دوجار هەیسەم جبوری دۆسێکی وەرگرتووە ئێستا زەڵت فشارێکی زۆر لەسرە دوێنێ شەو من لەگەڵ هەیسەمان ڕێکەوتوین ئەگەر ئەو فشارەکە بۆ شێوە بێ کە ناتوانێت من هەر دۆسێکی بە تەواوی وەرێگرم لەگەڵ ئەوەی کە لای خۆمە هەیە من هەڵاستم بەس جواب کردی بەڵام لەسەر ئەو موزوعی پێشتر مەسەلەی لێژەکان و شتەکان تەمان ئێستا من ئەندامی فراکسیۆن نەکەین بەڵام ئەوەنە ئەڵێم لە 2 ساڵی ڕابردووتر ئێستا زانی مامۆستازانە ئەفەرمیە ئێمە پێشتر ڕێکەوتو بووین کە چۆن نازانم چۆن ڕێکەوتو بوون بەڕاستی چونکە من سەرۆکی فراکسیۆن نەبووم ڕێکەوتن لە بینی دیارە ئەبێت 4 سەرۆک فراکسیۆنەوە بێ کە پۆستەکان چونکە لە 30 پۆستی 2 ساڵی ڕابردووە یەکگرتوویانە بوو لەم 2 ساڵەی تریشە ئەوە بیستم کە یەکگرتوویانی و یەکگرتوو باسی ئەوەی کرد کە دکتۆر جەمال کۆچەر بیستم کار دەرەچن لەو ئیتلافی فراکسیۆنە کوردستانیەکان بەڵام پرسیارێکم ئەمە بوو یەک ڕیزەکەی ماڵی کورد و یەکتێگە ئێستا بۆ یەک سەیەکتر لە پۆستە تەنفیزەکانە کە زۆر گرنگە کورد دەیەها پۆستی لە دەست داوای پارتیوێکێتی کەس بۆی ناچێ مشکلێ نییە بەڵام لەسەر پۆستی ئەندامێکی ینی تۆ ئەندامێکی چالاک بی طبيعية وكو بريادريا وكو جيغريك لجنيكا سپاسالاری عراقی کورد بە دەریان کردووە لە مخابرات کەسمانیە استشاری ئەمنی وەتانی کەسمانیە ئەمنی وەتانی کەسمانیە لە داخلی وەکیل وەزیرمان بوو نەماوە لە وەقتی سون وەکیلمان بوو نەماوە لە حەج و عومرە مفتیش عامان بوو نەماوە لە شورای دەوڵەت کەسمان خەڵکمان بوو نەماوە مەکتەبی جێگری دووەمی پەرلەمان
یەک مۆزەف یەگرتووی تیانە سەرۆکاتی کۆمەر بە 1000 ئەوانەی تا یەک مۆزەف یەگرتو بۆ نمونە ئەمەیە ڕێکەوتن و یەک ڕزی ماڵی باشە بە کورتی دەمەوێت ڕای بەڕێزی زۆر بە کورتی نیو خولەک سەبارەت بە بەراودێک لە نێوان کابینەکەی عەبادی و کابینەکەی نێچیروان بارزانی لە کوردستان. من حەز ئەەکەم خۆم ئەوەی ئێرە جێبێڵم بۆ ئێرە من زیاتر لە بەغا چالاک و ئەوەکەم بەڵام من زۆر نیگەرانم بەوەی کە هەم لە پەرلەمان ڕوویدا وەم لە حکومەتیش ڕوویداوە چونکە ئەمە ئەگەر باسی ئەوە حکومەتی بنکە فراوان بێ ئەمە حکومەتی بنکە فراوان نییە ئەگەر باسی پەرلەمان پەرلەمان خرایەتە دەست پەرلەمان پەکی کەوت تۆش بە حکومەتی نازانی حکومەتی نەزانی حکومەت هەیە و لەسەر عملی بەڵام من رازیم نەخێر رازینیم لە ئەدە حکومەتە خۆ بەدەست من نییە حکومەتە و مۆری هەیە و ڕۆژانە مامەڵی لەگەڵاکە چۆن حکومەتیە بەڵام حکوومەتێکی مؤسساتی کە جێگەی ڕەزامەندی هەموو مؤسساتی ترینەوەی عەبادیانەوەی کوردستان هیچیان ئەوەی عەبادی هەداری بەسەر بەردەوە نیە ئەمە ئێرە ئەگەر گلەی و چیشتمە عەبادی من ئەڵێم کەسێکی زۆر فاشلە 8 وەزارەت چۆڵ بۆ نازانی بۆچی بەس لە سەرۆکی حکوومەتەکەی فاشیلترنیەوە بچێ بۆ 16 ساڵ ئەزمە لە دوای ئەزمە قەیران بە دوای قەیرانە برسێتی لە دوای برسێتی سەرکوتکردن بەردەوامە لە ژێر دەسەڵاتی 16 ساڵی ئەم سەرۆکەی ناوێن ناوە سەرۆکی حکوومەت هەتا دێوەزی کوردستان خەڵکی وەزی خراپتر. بەڵێ سپاس دەکەم کاکزان زۆر بە کورتی دەمەوێت ڕای بەڕێژ بزانم لەلایەن حکومەت هێرێم و بەغدا زۆر بە کورتی بێ کاتمان نەماوە سپاس دەکەم. والله من تا کاتی پەرلەمانی کوردستان کارا بوو پەرلەمانەشی چاک بوو لە ئەستی سەرۆکایەتی بەڵام حکومەتی هەرێم هەلا ئەو کاتیش اعترافی بە پەرلەمانی کوردستان ناکرد و ڕێگەی نادای وەزیرەی بێتە بەردەمی پەرلەمانی کوردستان بەڵام لەبەرەوە ناکە ئێمە ئێستا ئەندامیان زومەی نوێنەرانی و لە بەغدا دامەکەین بەڵام بەڕاستی ژیانی سیاسی لە بەغدا زۆر چالاکترە لە ژیانی سیاسی لە بەغدا لەسەر ئاستی شەقام لەسەر ئاستی پەرلەمان و لەسەر ئاستی حکومەتیش. بەڵای زۆر سپاس بۆ بەڕێز زانە ڕۆستایەندانی پەرلەمانی عێراق کە بەڕێزان لاولێرەوە لەگەڵ مامبوو هەر زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان عادل نووری و محمود ڕەزا ئەمین ئەندامانی پەرلەمانی عێراق کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مامبوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارەنەم تا بەرنامەیەکی خواتان لەگەڵ.